سڵاوتان لەبێت ڕۆژتان باش بە هیوام کە ئەمڕۆ ڕۆژێکی پڕ لە خێر و خۆشی و شادی بێت بۆتان با ڕۆژباشێکی دیکەی کوردستان 24 هیوادارین کە بتوانین ببینە جێی سەرنج و کات بەسەربردنێکی خۆش لەگەڵ ئێوەیە و هیوادارین کە بڕگە و بابەتەکانمان بەدڵی ئێوە بێت لە سەرەتاوە با باس لەوە بکەم کە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان چییە؟ وەک دەزانن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی کار و چالاکیەکان بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. ئەم ساڵیش دەستگای ڕوانگە وەکو ساڵانی ڕابردوو کە پێشەنگای هەلیکار دەکاتەوە توانیوێتی پێشەنگاکە بەڕێوە ببات بەڵام جیاواز لە ساڵانی دیکە ئەم ساڵ بە شێوەیەکی ئۆنلاین. جا ئێمە لە تەوەری بەرنمەکەمان دەزانین کە شێوازی پێشکەشکردنی سیڤەکان یان وەرگرتنی هەلیکارەکان لەلایەن کەسانەوە بە چ شێوەیەک دەبێت ئەگەر ئۆنلاین بێت چکەستا ساڵتر پێشەنگا نییە و بە شێوەی ئۆنلاین ڕوانگە هەستاوە بە سازدانی پێشەنگای هەلیکار. ئەمە تەوەری بەرنمەکەمانە و ئەوەش لە یاد نەکەین ئەمڕۆ گرنگترین ڕوودا و ڕوئەدات کە هەموو جیهان چاویان لەسەر ئەم ڕووداوای ئەویش هەڵبژاردنەکانی ئەمریکایە کە ئەمڕۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا دەبێت و زیاتر لە 100 میلیۆن کەس دەنگدانی پێشبەختە دەنگیانداوە کە ئەمە شتێکە ئەتوانین بڵێن لە دەنگدانەکانی ئەمریکادا یەکەمین جارەکە بەم شێوەیە خەڵک پێشبەختە بچێت و دەنگ بدات و ئەو ڕووداوە گرنگانەی کە هەن ئەمڕۆ من لا کورتێک لە هەواڵەکان بۆتانی باز دەکەم و زیاتر لە ناو ناوەڕۆکی بەرنامەش کۆمەڵێ بابەتمان ئامادە کردووە کە پەیوەندی بە تەندروستی و پەیوەندی بە گەشت و گوزار و یاخۆت ژینگە و یاخود ئەو بابەتە هونەریانەوە هەیە کە سەرنجی هەر تاکێک کە حەز لەو بابەتانە دەکات یاخود ئەو بابەتانی پێ جوانە ئەوە بۆ ئەوانیش ئەو بابەتانەمان ئامادە کردووە. باشە پێکەوە ئەچین بۆەوەی کە کورسەیەک لە هاوڵەکانتان پێ بگەین و داتر دێنەوە ناو ناوەڕۆک و دانە بەدانە بابەتەکانتان لەگەڵ دەخەبر. لە ماوەی مانگێکدا نزیکەی 7,000 توشبووی کۆرۆنا لە سلێمانی چاک بوونەتەوە. دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕاگەاند لە ڕۆژی 19 مانگی ئەیلولی ڕابردوو تا 19 مانگی ئۆکتۆبەر 6,940 توشبووی کۆرۆنا چاک بوونەتەوە. ئاشکراشی کردووە لە 31 مانگی ئایاری ڕابردوو ئەم ساڵ تا 19 مانگی ڕابردوو 13,961 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی چاک بوونەتەوە. بە پێی ئاماری وەزارەتی تەندروستی تا ئێستا نزیکەی 44,000 توشبووی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەتەوە. وەزارەتی دەرەوەی سعودی ڕای دەگەێنێت بریکارەکانی ئێران ڕێگرن لە وەبەرهێنانی سعودی لە عێراق. سەلیمە لیامی ڕاوێژکاری وەزارەتی دەرەوەی سعودی ڕایگەاند ڕیاض و بەغدا 13 ڕێکەوتنیان لەسەر چەند بواری جیاواز واژۆ کردووە. بریکاری وەزارەتی دەرەوەی سعودیا جەختی کردەوە کە ئەو گروپانەی پارێزگاری لە بەرژەوەندەکانی ئێران دەکەن ڕێگەن نادەن و بەرهێنانی سعودیا لە عێراق بەردەوامی پێ بدرێت و فراوان بکرێت. ڕاشی دەگەێنێت عێراق دەیەوێت لەو دۆخە سیاسی ئێستا ڕزگاری بێت. ئەمڕۆ هەڵبژاردننی گشتی بۆ سەرۆکاتی ئەمریکا بەڕێوە دەچێت و ئامادەکاریەکانیش تەواو کراون. ئەمڕۆ بە بەشداری 100 میلیۆن کەس پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا بەڕێوە دەچێت تا ئێستا نزیکەی 100 میلیۆن دەنگدەری ئەمریکی پێشبەختە دەنگیانداوە کە ئەمە یەکەم جارە لە مێژووی ئەو وڵاتە ئەو ڕێژە زۆرە پێشبەخت دەنگ بدات. هەر یەک لە دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان و جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بەهێزترین کاندیدن بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆکایەتی ئەمریکا. سەرۆکی فەڕەنسا ڕەتی دەکاتەوە سوکایەتی بە ئیسلام کردبێت. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی کۆماری فەڕەنسا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتداری فەڵەستین ڕایگەیاند فەڕەنسا ڕێز لە جیهانی ئیسلامی دەگرێت و بە هیچ شێوەیەک سوکایەتی بە ئاینی ئیسلام ناکات. ماکرۆن جەختیشی لە چارەسەرکردنی کێشەی فەڵەستین لەسەر بنەمای دوو دەوڵەت لەسەر خاکی ئەو وڵاتە کردەوە.
و کۆتا کورتەش لە ئەنجامی هێرشێکی چەکداریدا چەند کەسێک لە ڤیەنای پایتەختی نەمسا بوونە قوربانی. وەزارەتی ناوخۆی نەمسا ڕایگەاند لە ئەنجامی هێرشێکی تێرۆریستیدا لە ناوەڕاستی ڤیەنای پایتەخت کەسێک کوژرا و ژمارە کەسی دیکەش بریندار بوون. ئاماژەی بۆش کردووە بەهۆی هێرشەکە پۆلیسێک بە سەختی بریندار بوو و هەروەها کەسێک باگومانی ئەنجامدانی ئەو هێرشە تیرۆریستیە دەستگیر کراوە. جەختیشی کردەوە لێکۆڵینەوەکان دەستیان پێکردەوە و چەند کاتژمێرێکی داهاتوو ئەنجامەکان ئاشکرا دەکرێت. کۆتایمان بە کورتەی هەوڵەکان هێنا و دەچینە ناو بڕگەکانی دیکەی پرۆگرامەوە. زۆر بەیانیان هەیە کە لەگەڵ ئێمەدا ئێوەش سەفەر دەکەن بۆ ناو ناوچە گەشتیارەکانی کوردستان و لە چاوی کامێرەکانی ئێمە لە ڕێ هاوکارانمانەوە هەندێک شوێن هەیە کە هەندێکمان هەند سەردانمان نەکردوون، بەڵام دەتوانین لە ڕۆژباشە و شوێنانە ببینین بۆی کە بیان خینە پلانی گەشتەکانمان و بتوانین سەردانی ئەو جێگانە بکەین. لە دەربەنی خانیش وەک هەمیشە زۆر شوێنی سەرنجڕاکێش هەیە کە دەکرێت هاوکارمان کاروانیارە کاری لەسەر ئاکات بۆمان و دەکرێت کە بۆمانی ئەنێرێت و ئێمەش دەیخینە بەردیدی ئێوە و بۆیە ئێستا باس لەم بابەتە ئاکەین کە دەچینە گروپێکی گەشتیاری کە ئەو ڕۆژانە ئەو گروپە گەشتیاریانە سەردانی ناوچە گەشتیاری و مێژوەکانی هەرێمی کوردستان دەکەن. یەکێک لەو ناوچانە هەفتانە گروپەکانی گەشتیاری وەرزشی و شاخەوانی سەردانی ئەکەن ئەشکەوتی کونەبایە. لەگەڵ چوونە ژوورەوە لە دەواازەی ئەشکەوتەکە کە ڕوبەڕووی ئەبیتەوە هەوایەکی بەهێز بەڕڕوود دێت کە لە زستان گەرمە لە هاوینانیشدا فێنک و ساردە. ئەشکەوتی کونەبا دەکەوێتە دامێنی چیای گوڵان لە شارچکەی دەربەری خان. هاوکارمانیش وەک سەرەتا باسم کرد کاروان یارە بە یاوەری گەشتیاران سەردانی ئەشکەوتەکەی کردووە و خۆی لە دیمەنی جوانی ئەشکەوتەکە هیچ کە چێژی وەرگرتووە لە ڕێگەی فیچەرێکی شەوە بینەرانی ڕۆژباش لەو دیمەنە سەرنجڕاکێشانە بێبەش نەکردووە بۆ ئێمەش ئەم فیچەرەیە. وەک گەشتیار بەشداریمان کردووە لە گەشتێک بۆ قەزای دەربەندی خان بۆ ناوچەیەکی گەشت و گوزاری کە ناسراوە بە کونەبا. ئەشکەوتێکی سەرنجڕاکێشە کە چیتە ناو کۆمەڵێ دیاردەی سەرنجڕاکێشە بینی بە تایبەتی کۆمەڵێ دیاردەی چرولە هەیە کە بەهۆی توانەوەی مادەی کلسیەکان لە ناو چینەبەردەکانە دروست بۆ بەهۆی هاوکاری ئاوی ژێرزەوی. بەڕاستی کۆمەڵێ دیاردەی ناوازەی تایە، بەڵام بەداخەوە کە ئەبینین لەسەر دیواری ئەشکەوتەکە نووسین هەیە یاخود پاژماوەی خۆراکی و دەبێ ئاو فرەدراوە. کاتێک کاچیتە بەردەم ئەشکەوتەکە هەواکی زۆریت بەوە ناوێت ناوشکەوتی کونەباکە ئێمە وەکو گەورەترین کۆمپانیای گەشت و گوزار سەردانی مەشکەوتەمان کردووە کە گروپێکی گەورەمان هەیە کە چەندی خوشک و برای بەڕێزمان لەگەڵای وەرزش شاخەوان حەزمانکە کە دیوی ناوەوەی ئەم مەشکەوتە بینن کە چەندی بەردی گرانبەها و کریستاڵی تێدایە کە جێگای سەرنجە و جێگای ئەوەیە کە بەڕاستی خەڵکانێک بێن ئەم شوێنە
نایەبانە ئەم شوێنە گەشت و گوزارانەی کوردستان ببینن. بەڵێ من بە کورتی یەک کۆمنتە لەسەر ئەو فیچەرە بڵێم دواتر ئەتان بەمە دڵی کوردستانەوە ئەویش ئەوەیە کە ئەو بەڕێزەی کە لە ناو فیچەرەکە باسی لەوە کرد خەڵکانێک کە دێن لەسەر دیوارەکانی شت ئەنووسن و دە بە ئاوفڕێ ئەدەن و ئێمە ڕۆژانە هەوڵی ئەوە ئەدەین کە هەموو جارباسی ئەوە بکەین کە چەندێک هاوڵاتیانی خەڵکی کوردستان چەندێک شوێنە گەشتیاریەکان گرنگە دەبێت ئەوەنش هۆشیاری شوێنە گەشتیاریەکان کە پارێزگاری بکەین لە ژینگە ئەوەنە ئەبێ بەلایەنەوە گرنگ بێت و هیوادارین کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیا هەر کەسێک کە سەردانی ئەو ناوچانە دەکات ژینگەی کوردستان بپارێزێت بۆ ئەوەی کە وەکەمیشە باسمان کردو بۆ نەوەکانی داهاتوو بمێنێتەوە کە چ کوردستانێکی گەشت و جوانمان هەیە بەڵێ دەچمە دڵی کوردستانەوە دڵی خۆشمەوە هەرچەند من حەزم لە ئەوە نییە باسی شار چێتیوانەکە بەڵام چونکە کەرکووک شوێنێکی تایبەتە بۆ من بۆیە دەچمە لای هێمن دەلۆ لە کەرکووکەوە بەڵام تا هێمن ئامادە ئەبێت تا هێمن ئامادە ئابێت لەگەڵمانە ئێمە دەچینە ڕەوشی کەشوهەوە ئەم بەیانێ بۆنی بارانم کرد بەڵام بارانم نەبینی با بچین بزانین لە ڕەوشی کەشوهەوە چیمان پێ دەڵێت ئەمڕۆ بارانە بێت یاخودنە. بەڵێ دیارە ئێستا هێمن لەگەڵمان ئامادەیەوە هەروەک باسم کرد دەچینە
کەرکووک و بزانین ئەمڕۆ لە کەرکووک چ باسێک هەیە کە هێمن دەلۆ ئەوێت لە بەشی پەیامنێرانی ئەمڕۆجا ئەو باسەمان بۆ بکات و پێمان بڵێت کە چی هەیە هێمن و ڕۆژت باش هیوادارم کە تەندروست و لەش ساغبی گوێت لە من بێت هێمن و ئەگەر ئەکرێت ئەو زانیاریە یان ئەو بابەتی کە بۆمانت ئامادە کردو ئێمە گوێ بیستین بەدڵی بەڵێ سۆڤان ڕۆژتان باش من لە بازاڕی ماسفرۆشانم دیارم بازاڕە لە ساڵ 1960ەوە هەیە ینی زیاتر لە 50 ساڵ ئەم بازاڕە بڵێن ماسی تێدا دەفرۆشێ ماست و قەیماغ و هێلکەی کوردی و ئەو بابەتان یاخود ئەو خواردەمەنیانە یاخود ئەو خواردنانەی کە لە بەیانیاندا زیاتر دەخورێن تایبەتمەندیان بازاڕ ئەوەیە ینی تەنیا چەند کاتژمێرێکەوەتە لە کاتژمێر پێنجی بەرەبەیانەوە خەڵک دێ لە گوندەکانی دەوروبەری کەرکووکەوە لەم بازاڕە بڵین بەرهەمەکانیان لێرە ساغ دەکەنەوە دەفرۆشن دواتر دەچنەوە واتە 3 بۆ 4 کاتژمێرم بازاڕە هەیە دواتر چۆڵ دەبێت سەرەتای دروستبوونی ئەم بازاڕە لە دوکانێکەوەیە کە ئێستا ئەم دوکانەیە ئێستا چینە ژوورەوە بۆی لەگەڵ خاوەنی بڵین دوکانەکە قسە بکەین لەسەر مێژووی ئەم دوکانە سەرتا تەنیا ئەم دوکانە هەبوو دواتر خەڵکی ینی ئەو بەرهەم بەروبوومە سپایەکانیان لە گوندەکانە هێناوە لێرە لەم بازاڕە ساغیان کردوێتەوە ئەم دوکانە تا ئێستا ژماوە لە ساڵ 1960ەوە تاکو ئێستاش ئەنی سەرقاڵی کڕین و فرۆشتنی ماست و بەرهەمی سپاییە بەیانیتان باش لەسەر بازاڕەکە بە گشتی قسەمان بۆ بکەن و لەسەر دوکانەکەشتان چییە فرۆشێن ئەو بەروبوومانە لەکوێ بۆتان دێت ئەو بەروبوونان لە منتیقەی حەویجەوە لە منتیقەی دبزەوە لە منتیقەی شوانەوە لە بریتە لە ماستی مەڕ و ماستی مانگا و گشووە و هێلکی کوردی و ڕۆنی خۆمانە و بەستا مەوسم ماست مەڕ نەماوە سە بە زۆری ماست مانگا مەوسمێتی باسی مێژووی بازاڕەکەمان مێژووی بازارگە لە ساڵ 1960 ئەم دوکانەی حاجی ئەحمەد قەرەدەریە ئەم دوکانە تاکە دوکانە ماوە ئەلەم بازارە لە سەعات 5 زیبانیەوە ئەتر لە دیاتەکان و مازیێت هەتا سەعات 8 ئیتر نامێنێ بۆ بانیە بیستان سەعات 5 زیبانی دێنەوە زیاتر خواز لەسەر چی هەیە خەڵک چییە کڕێ زیاتر ستا حالیان ماسی مەڕ مەوسمی کەمە خواز لەسەر ماسی مانگا هەیە و یەکەی کوردی ڕۆنی کوردی خۆمانە ڕۆنی مانگا ئەترەت بێتەوە ئەم بابەتانی قەیماغ گشووە خوازە سەر ئەمانە لەم بازاڕ بە تایبەتی بازاڕە لە سەعات 5 زیوانی بۆ هەشت ئەم ئیش و کارەکەیەتی خەڵک ئەم بەروبوومانە بۆ چۆ ئەبات یعنی ئێوە بڵێ نرخی جملەیە خەڵک ینی لە شوێنی تێژە چه ساغیەکان ئەمە ئەم دوکانە جملەتیە نرخی جملەیە ماسی مانگای مادیم بە 2 ڕبعێن دوکاندارەکان دێنێ بن ئەیدەنە 3000 2030 ماسی مەڕ سەحەلێ مەوسمی نەماوە ماسی مەڕێتر لە مانگ 1 و 2 دەرەچی ئینشاڵڵا مانگ 2 بەهار سەحەلێن ماست مەڕ نییە هەش بێ زۆر کەمە خواز لەسەر ماسی مانگا هەیە لەسەر یەرکی کوردی هەیە لەسەر ڕۆنی خۆمانایە سعرەکانش گونجاون سەر ڕۆنی کوردیمانەیە بە 12000 مانگا ماست بە 2000 هێرکی کوردی تەبقی بە 7000 ئەم شانە سەرفیاتی هەیە سەلامەت بیا خۆ چاوە دەست خۆش بێت بەڵێ سۆڤان دیارە کاتەکەمان هەرەوەندەیە ئەمە ینی وردەکاری ئەم بازاڕێکەوە کووتمان ماستی مەڕماستی بڵێن مانگا قەیماغ ڕۆنی کوردی هێلکەی کوردی هەموو جۆرە بڵێن خواردانێک کە بە تایبەت لە بەیانیاندا خەڵکی دەیخۆن و بەکاری دێنن لێرە دەفرۆشێت و مێژووی بازاڕەکە ژۆکوتم زیاتر لە 50 ساڵە ئێرە بازاڕە دامەزرا و تاکو ئێستاش خەڵک لێرە بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە بەڵێ هێمن بە هیوایەوەی کە ڕۆژێکی پڕ لە ڕزق و ڕۆزی بۆ ئەوانش بێت و ڕۆژێکی پڕ لە شادیش بۆ تۆ دەستەکانت خۆش بێ کە ئەم بەیانێ لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین بەڵێ دێنە سەر تەوەری بەرنامەکەمان کە هەروەک باسمان لەوە کرد کە ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان سەبارەت بۆی کە دەستگای ڕوانگە پێشەنگای نێودوڵەتی کاری ڕوانگە بە شێوەیەکی ئۆنلاین ئەنجام ئەدات جیاواز لە ساڵانی دیکەوە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت لە پێشەنگادا کە پێشەنگای هەلی کارە زیاتر لە 100 کۆمپانیا و ڕێکخراوی ناوخۆیی و نێودوڵەتی بەشداریان کردو و زیاتر لە 5000 هەلی کاریش ڕادەگەێنرێت و هەروەها 6 خولی ڕاهێنان و مەشقکردنیش جگە لە
ئەو 5,000 هەلیکارە ئەمڕۆ ئەنجام دەدرێت دیارە هەر بۆ ماوەی 3 ڕۆژە و ئێمەش بۆ زیاتر زانیاری وەرگتن بێگومان زۆرێک لە گەنجان هەن ئێستا بە دوای هەلێکی لەم شێوەیە دەگەڕن و بینەری ئێمەش میوانداری ئاری ڕسوڵ بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانی دەستگای ڕوانگەمان کردووە بۆی کە کۆمەڵێک پرسیار کە پرسیاری خەڵکیە و لەلایەن گەڵاڵەیە سەبارەت بەم پێشنگایە ئاراستەی جەنابەکەین و بەخێر هاتی زۆر سپاس دانی ئێوە بینەرانیش باش بژیت زۆر سپاس دەکەم کاک ئاریبا لەوەوە دەست پێ بکەم ئەمڕۆ کاتژمێر چەند و چۆن ئەو پێشنگایە دەست پێ ئەکات چونکە زۆر جیاوازترە لە ساڵانی پێشتر ئەم ساڵ بە ئۆنلاینە بەڵێ ئەم ساڵ بە ئۆنلاین ئەنجام دەدێت من ئەوە پێنجەم ساڵە پێشەنگا هەلیکار ئەنجام دەدەین ئەم ساڵ بەهۆی دروستبوونی ئەو دۆخەوە ڕاستی نزیک بوونەوەی جستەی کە شتێکی باش نییە لە دۆخی ئێستادا بۆیە بڕیارماندا بە شێوازی ئۆنلاین بیکەین ئۆنلاینەکە شوامان کردو سیستەمێکی زۆر سادە بێ بۆی لەبەرەوەی کارخواز بەشێکی زۆری کارخواز لەوانەیە سکیڵێکی زۆر ئەوەی نەبێ بێ یاخود بە ئاسانترین شێوە بگا بۆ هەلیکارێک کە دەیەوێت بۆ سیستەمێکی زۆر سادە دیزاین کراوە بەڵام شتێکی زۆر ڕێک و پێکە بۆ کارخوازانەی کە پێشتریش پیشانگای هەلیکاریان دیتوە هەوڵمانداوە هەمان ئەو پیشانگای هەلیکارێکە پێشتر لە شوێنێک لە هۆڵێک دەمان کرد ئێستا هەمان ئەو شتە بکەینەوە بەڵام لەناو یەک سیستەمدابێ لەناو یەک ماڵپەردابێ خەڵک بتوانێت لە ڕێگەی لاپتۆپەکەی یاخود مۆبایلەکەی بتوانێت سەردانی بکات پیشانگایەکە ئەمڕۆ کاتژمێردە دەکرێتەوە یعنی کارخوازان لاوان ئەو کەسانی پێویستیان بە هەلیکارە یاخود ئەو کەسانێکە پێویستیان بە ڕاهێنانە یاخود دەیانەوێت گوێبیستی پانەڵەکان بن دەتوانن سەردانی ماڵپەڕی www.rfijf.com ئەوە ناوی پیشەنگاکەیە کورتکراوی ئینگلیزیەکەیەتی دەتوانن سەردانی بکەن لەوێەوە زۆر بە سادەی بە زمانەکانی کوردی عەرەبی ئینگلیزی تەنانەت بە دایلەکتەکانی سۆرانی و بادینی شەر هەیە بۆی ئاسانکاری زیاتر بۆ کارخوازان بکە بۆ لاوان بکە لەوێ خۆیان تۆمار دەکەن و لە ڕێگەی ئیمەڵ یەک کۆدیان بۆ دێتەوە دەچنە ئەو پیشانگایە زۆر باشە کاگاریکەواتە وا بێت ئێوە لەگەڵ ئەوە شاکە کۆرۆنا هەیە هێشتا ئەوەتان نەکردووە کە ئەم پێشنگایە بوەستێت هەوڵی ئەوەتان داوە بە ئۆنلاین و ئەم هەموو ئاسانکاریاتتان کردووە باشە ئەم ئاسانکاریانە کراوە ئەو کۆمپانیایەکە بەشداریان کردووە کۆمپانیایەکی ئەوەندە حەجمیان زۆر ینی بکرێت 5,000 هەلیکار لە هەمان پێشنگا بخرێتە ڕوو چەند کۆمپانیان چەندێکیان بیانیە چەندێکیان ناوخۆییە پیشانگای ئەو ساڵ سەران سەری هەرێمی کوردستان و عێراق کۆمپانیای بیانیشی تێدان بەڵام ئەو کۆمپانیانن کە لە هەرێمی کوردستان کار دەکەن یاخود لە عێراق کار دەکەن لەبەرەوەی ئامانجی ئێمە ینی ببینە پردێکی پەیوەندی لە نێوان کارخوازان و خاوەنکاران زۆر گرنگە بۆ ئێمە لەبەرەوەی کارخوازانی ئێمە لێرن لە هەرێمی کوردستانن بۆ ئێمە زۆر گرنگە کۆمپانیەکانش لێرە بن بۆی هەموو ئەو 110 کۆمپانیایە لە هەرێمی کوردستانن لە هەولێرە سلێمانیە دهۆکە هەڵ ئەبجەیە لە شارەکانی عێراقا لەو شوێنانە هەمووی کۆمپانیا هەیە کۆمپانیان جۆرا جۆرن لە 12 بواری جۆرا جۆرن نەوتی تێدا پەیوەندیە ڕێکلامە جۆرا جۆرن ئەو بوارانە هەروەها لەوە تەنیا هەر کۆمپانیانە ڕێکخراوەکانیش تێدا ڕێکخراونی خۆی و نێودوڵەتیەکان زانکۆ ئەهلیەکانی تێدا ئەوانەی پێویستیانە بە ستاف کە وەریگرن بۆ تیمی بەڕێوەبردن بەشێک لە مەکتەبی تایبەتی تێدایە کە ئەوانیش بە هەمان شێوە پێویستیان بەوێ هەلیکارەکان بڵێ زیاتر لە 5300 هەلیکارە ئێمە سەرەتا پلانی ئێمە ئەوە بوو لە مانگی حوتە و پرۆژێ ئەنجام دەین بەڵام ڕاستی بەهۆی ئەو دۆخە ڤایرۆسی کۆرۆنا پرۆژەکەمان گواستەوە و سەرەتا پلانەکە وا بوو کە بە شێوازی ئۆفلاین ینی لە تەقاعەیەکی گەورە ئەنجام بدرێت ئەوە بوو کە گواستمانەوە هەم ئەوە بوو زیاتر کار لەسەر ئەوە کرا سیستەمێکی تازە دروست بکرێت سیستەمێکی جوان دروست بکرێت کە بۆ کارخوازان ئاسان بێ کە تەسەوڕ دەکەم یەکەم جار بێت لە هەموو عێراق سیستەمێکی بەو جۆرە بەکار بێت و جیالەوە ئەو کاتشمان بەکارهێنا لە مانگی حوتۆ دووبارە بۆی زیاتر شەریکاتی دیکە بەشداری بکەن و زیاتر هەلیکار ینی ئەو شەریکانای سەردانیان کراوە هەمووی لەسەر ئەساسی و لەسەر بنایمای ئەوە بووە کە زۆرترین هەلیکاریان هەبێت باشە کاگاری باست لە شارەکان کرد لە هەڵەبجە سلێمانیەوە دیارە کاری ڕوانگە تەنها بۆ هەرێمی کوردستان نیە پارچەکانی دیکەش بێگومان ئەگرێتەوە ئیتر نازانم وە ئەڵێم ئایا وایە یاخود دەکرێت کەسانی دیکە لە بەشەکانی دیکەی کوردستانیش بە ڕێگەی ئۆنلاین هەلیکار داوا بکەن بەڵێ
یعنی ئەو کۆمپانیانەی کە ئێستا هەلیکارەکانیان داناوە لە ناو ماڵپەڕە ئەو کۆمپانیانە لە هەرێمی کوردستانی یاخود لە عێراقە سۆ ئەگەر کەسێک بێ لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا لە باکوور یاخود هەر لە لای خۆمانەوە بێ دەتوانێت پێشکەش بکە بۆ هەلیکارە ئەو کاتێک کە کارەکەی دەستکەوت ئەگەر ئۆنلاین بێ دەتوانێت لە شوێنێک بێ کارەکەی بکە بەڵام ئەگەر ئۆفلاین بۆ ئەو کاتە پێویستە لەگەڵ ئەو شەریکەیە بێت بۆ من ئەگەر کۆمپانیەکە لە هەولێر بێ لەوانێ پێویستکە بێتە هەولێر زۆر چاکە ئێوە هیچ مەرجێکتان هەیە بۆ بەشداریکردنی کۆمپانیەکان لە ناو پێشنگاکەتان ئەمساڵ بەڵ مەرجی ئێمە ئەوەیە هەلیکاریان هەبێ ینی بەڕاستی سەرەتا کە پرۆژەکە دیزاین کرا لە بەرەوەی بەڕاستی لە بازار دەلاوانەیە ڕێژێکی زۆری هەلیکار نەبوو بێ خود بەهۆی دروستبوونی ڤایرۆسی کۆڤید-19 کۆرۆنا بەشێکی دیکەی خەڵکیش کاری لەدەستدا ئەوش بوو بە زەختێکی دیکە لەسەر بازار کە ئۆڕێدی ژمارەی کارخواز هەبوو ئێستا بەشێکی دیکەش زیاد بوو بۆیە بیرمان لەوە کردەوە جیا لە هەلیکار ئەو ساڵ بابەتێکی دیکەش زیادکەین ئینتێرنشیپ بابەتی مەشقی کار ینی بۆ نمونە کەسێک تازە دەرچووی زانکۆیە ئەزمونێکی باشی کاری نییە بەڵام پێویستە کار بدۆزێتەوە بۆ لەگەڵ یەکێک لەو کۆمپانیایانە ئینتێرنشیپ وەردەگرێت مەشقی کار دەکات لەوێ ڕاهێنانی پێدەکەن ماوەی مانگێکە خود 2 مانگ لەوێ دەمێنێتەوە ئەو ئەزمموی کارکردن و ژینگەی کۆمپانیەکان فێر دەبێت و بۆ دواتر یاخود لەو کۆمپانیا لە شوێنێکی کە ئاسانتر دەتوانانی کاری دەستکەوێت کاگاری زۆر گلەیەوە کرێت ئەو مەرجانەی کە کۆمپانیەکان دایدەنێن زۆر مەرجن تعجیزی ینی کەسەکە ناتوانێت بە تایبەتی زۆر جەختەکەنە سەر زمانی ئینگلیزی ئایا ئەوە مەرجێکی سەرەکیە یاخود بۆەوەیە کە ئەو هەلیکارێک کە دەسەکەی کەسێکی پرۆفشنال بێت یا ئەوە جۆرێکە کە کەمتر کەس بتوانێت بەشدار بێت لەو هەلیکارە خۆی ڕاستی ئەو هەلیکارانەی کە دادەندرێن بە پێی پێداویستی ئەو کۆمپانیایە ینی بازاری کار بەڕاستی بڕیار دەدات ئەوە هیچ دەستان نییە لە مەرجەکانە ئێمە وەک ڕوانگە پردێکی پەیوەندین لە نێوان کارخواز و خاوەنکار ینی کۆمپانیەکان دەهێنین لە یەک شوێندایان دەنین لە جیاتی ئەوە ئەگەر بە نمونەیەک بیهێنمەوە ئەمن لە هەموو شارەکانی کوردستان لە کۆمپانیا بگەڕێم جا سەردانیان بکەی یا یەک سەردانی ماڵپەڕەکانیان بکەی یاخود پەیوەندیان پێ بکەی ئەو هەموو ئیشە ئێمە ئاسانی دەکەینەوە فلتەری دەکەین ئەو کۆمپانیانەی کە هەلیکاریان هەیە لە هەرێمی کوردستان و عێراق هەر هەمووی لە یەک شوێن کۆ دەکەینەوە لە ماوەی 3 ڕۆژدا تیمی ئەو کۆمپانیانە بە تایبەتی تیمی ئێشئاڕیان سەرچاوە مرۆیەکانیان لەوێ ئامادە دەبن ڕاستە خۆ دەتوانین پەیوەندیان پێوە بکەی ڕاستە خۆ دەتوانن لە ڕێگەی زوم و هەر لە پلتفۆرمەکە تۆزێکی ئەگەر کات هەبێت دەتوانم زیاتریش باسی بکەم هەندێک خزمەت گوزاری زۆر باشی تێدا بۆ کارخوازان ئاسانکاریێک زۆر باش کرد زۆر باش بەڵام کاگاری هەندێک کەس هەیە نازانێت بە شێوەی ئۆنلاین بێت و لەوێ بەشدار ببێت بۆ ئەوانە چیتان کردووە وەک گوتم سەرەتا کە سیستەمەکەمان دیزاین کرد تیمێکی زۆر کاری لەسەر کردەوە بەڕاستی وا دیزاین کراوە هەموو کەسێک بتوانێت سەردانی بکە تەنیا لەسەر لاپتۆپ نەبێ لە مۆبایلیشەوە هەبێت لە تابلێتیشەوە ینی هەر ئامێرێکی هەر سمارتفۆنێکت هەبێت ئامێرێکی زیرەکت هەبێت لەگەڵ ئینتەرنێت دەتوانی سەردانی بکەیت لە بەرەوەی ئەو کاتە ئەو ماڵپەڕەدا دەگری www.rfijf.com لەوێ هەمووی زۆر بە سادەی نووسراوە تەنانەت ئەو بەتن و دوگمە شتانەی کە داشنراوە کەمترین شت دانراوە کەمترین تێکس دانراوە بۆی زۆر سادە بێ نووسراوە خۆت تۆمارکە کلیکت لەسەرکردنا و زانیاریەکە داخل کرد دواتر دەڵێت چوونە ژوورەوە ڕێک دەچێتە ناو شانگاکە ینی ئەمڕۆ لە کاتژمێردەوە چونکە من دوێنێشەکە سەیرم کرد هێشتا ینی تاون داونەکەی لەسەر هێشتاوە نەبوو کە بتوانانی بچیت بزانی چی هەیەوانە کاتە لە کاتژمێردەوە ئەکرێت زۆر بە ئاسانی خەڵک بچێتە ناو چوونە ژوورەوەکە و لەوێەوە تۆماری ئەو بەشداربوونەی خۆی بکات ئەو کۆمپانیانەی کە بەشدارن جگە لە ئەو مەرجانە چ مەرجێکی دیکەیان هەیە بۆ بەشدار بووان وەک هەلیکاریان پێ بدەن باست لە شتێکە دوتت ئەکرێ ئۆنلاین بێت ینی کارەکان زۆرا و زۆرن ئەو کارانە ینی 5300 هەلیکار ژمارەیەکی زۆرە بەشێک لە کارەکان لەوانەیە پێویستیان بە دڵنیاییەوە پێویستیان بە زمانی ئینگلیزی دەبێت شارەزای کۆمپیوتەر دەبێت لەوانەیە شارەزایەکی تایبەتی بوارێکی تایبەتیش هەبێت بەڵام دڵنیام لەو هەموو ژمارە ینی هەلیکاری تێدا بۆ هەموو کەسانی کە دایانەوێت و بەڕاستی لە بازاڕیش کاریشدا ئێستا زمانی زیاتر بووەتە ینی هاوکار بۆ کارخوازان بۆی زیاتر یاخود ئاسانتر بتوان کار بدۆزنەوە زمانە شارەزایی کۆمپیوتەرە ئەوانە زۆر لە بازار بەڕاستی دەوردەبین کاتێک کارخوازێک پێشکەش دەکەم
وەک گوتیشم جۆری هەلیکارەکان جۆرا و جۆرن متەنەوەن بەشێک لەوە بۆ نمونە کۆمپانیای قەیوان 1000 هەلیکاری هەیە. یعنی ئێوە مەشتان نییە کۆمپانیاکە چەند هەلیکاری بوێت بۆ ئێوە باشترە بۆ کارخوازانیش باشترێکە مەشتان نیە بڵێ لە 100 کەس نابێت تێپەڕێ. ئێمە نا هەر هەلیکار هەبێ ئەگەر یەک هەلیکاریشی هەبێ دەتوانێت بەشدار بێ. لانی کەم دەبێت دەرفەتێک هەبێ لەو شوێنە لەو کۆمپانیای ینی ئەوە یەکێک لە مەرجە سەرێکیەکان بۆی لە سەرەتا بتوانێت بەشدار بێت. باش کاگاری پرسیارێکی تر ئەو کەسێکە چێت کارخوازە و دێتە چوونە ژوورەوەکە و فۆرمەکەی ئەجات و سیڤەکەی ئەجات خۆی سیڤەکە دائەنێت یاخود دواتر سەیریەکەن بۆ چ کۆمپانیایەکە بێت یاخود خۆی ئەچێتە بە شێوازە سیستەمتان دروست کردووە کە بچێتە ناو ئەو بوارێکە خۆی لێ ئەزانە بزانم ئەم کۆمپانیا پەیوەندی بە ئیشەکەی خۆیەوە هەیە. خۆی لە ماڵپەڕەکە یەکەم شت کە خۆی تۆمار کرد دواتر یەک دوگمەیکە هەیە نووسراوە چوونە ژوورەوە بۆ ناو پیشنگاکە کە ڕۆژ بۆ ناو پیشنگاکە لەوێ قاعەیەکی پێشوازی هەیە یەکێک ینی وەک بە ئەنیمیشن دروستکراوە تیمی دەستگای ڕوانگە هەر لە ناو سیستەمەکەدا هەن بە شێوازی ئەنیمیشن. ئێستا بۆمان ڕوونکەرەکەوتت چۆن ئەگەر کاتە بێت ڕۆنی کەمەوە بۆ زۆر ئەوانی کە بە دوای هەلیکاراگەڕێن زۆر باشە. گوتمان سەرەتا سەردانکردنی ماڵپەڕەکەیە خۆ تۆمارکردنەکە چەند زانیارێکی زۆر کەمە ناوە ئیمێڵە ژمارە مۆبایلەکەیەک شارەکەیە کە داخڵی کرد ئەو کاتە دوگمەیەکی کە دێت چوونە ژوورەوە کە چوو بۆ ناو ماڵپەڕەکە قاعەیەکە هۆڵێکە سێ دەرگای هەیە لەگەڵ ستاندێکدانرا ئەو ستاندە تیمی دەستگای ڕوانگەن بە شێوازی ئۆنلاین هەر لەوێ ستاندەکە دەتوانێت سەردانی ئەوام بکەی ڕاستە و خۆ قسەیان لەگەڵکەی جا ئەگەر قسەکردنەکەی ویستت بە تەلەفۆن بێ هۆتلاینمان هەیە ویستت بە تێکست بێ وەڵامت دەدەنەوە ویستت لە ڕێگەی زوم بێ فەیس تو فەیس قسەیان لەگەڵ بکەین تیمێکی زۆر گەورە ئەو سێ ڕۆژە ئامادەن بۆی وەڵامی پرسیارەکان بدەنەوە. لە دەسەڕاست سێ ژوور هەیە یەکێک لە ژوورەکان هۆڵی پیشنگایە کە کۆمپانیاکانی لێنە 110 کۆمپانیا لەوێ کە کلیکت لەسەر ئەو ژوورە کرد دەچی قاعەیەکی زۆر گەورەیە هەموو کۆمپانیایەک وەک ئەوەی کە پێشتر دەکرا ئەو کۆمپانیانە لەوێ بوتیان هەیە ینی نووسراوە بۆ نمونە کوردستان 24 پێویستی بەونە هەلیکارە هەر بوتێکی هەیە لەوێ ینی ئەوە نییە بڵێن ینی بە تێکەڵی نووسرابێ کوردستان 24 ستاندێکی هەیە لەوێ کەسێک لەسەر ئەو ستاندە ڕاوەستاوە یەک کلیک لەسەر ستاندەکە دەکەی و کەسە پێشوازی لێ دەکا چەند دوگمەیەکی تێدا ئەوە هەلیکارەکانە ئەوە دەرفەتەکانە چۆنێتی پێشکەشکردنی پەیوەندیکردن دەتوانێت بەو شێوەزە بێت چەند دوگمەیەکدان درراوە تێکستەکەیە ژمارە مۆبایلە یاخود ڕاستە و خۆ بە زوم لە ڕێگەی زۆم قسە بکەن. هەلیکارەکانی زۆر بە سادەیی دانراوە یعنی سیستەمەکە هەر هەمووی زۆر بە سادەیی دانراوە گەر کەسێک بچێتە ناو ماڵپەڕە وەک ئەوێ ینی بەشێکی نزیکی ڕاستەقینە و ئۆنلاین تێکەڵاو کراوە ینی ئەو کەسێک کە چۆن عادەتەن کەسێک دەچێتە ناو مارەزێک سەرەتا پێشوازیە دواتر دەچێتە لای ستاندێک دوای لەگەڵ تیمی ئێشار قسە دەکە چاوپێکەوتن ئەنجام دەدا هەموو ئەو شتانە بە چەند کلیکێک ئاسان کراوە و بە شێوازی ئەنیمیشن و بە سیستەمێکی وا کراوە کە ئەو کەسە ڕاستە خۆ بزانێ دەچێتە شوێ. باشە وتمان کاتژمێر دەست پێکە بەڵام تا کاتژمێر چەند ئەمە بەردەوام ئەبێت و خەڵکەتوانێت بۆ منۆکو هەر دەوامێکی ئاسایی تا سەعات 2 ڕاستە خۆی دەی بەیانی هەتاوەکو شەشی ئێوارێ ئەمە ئەو کاتەمان داناوە لە بەرەوەی سیستەمەکە ئۆنلاینە ینی کەس هەر کەسێک بیرە دەتوانێت سەردانی ئەو سیستەمەکە ئۆنلاینە و ماڵپەڕێکە و دەتوانێت ئیشی خۆی بکە بەڵام زۆر گرنگ بوو بۆ ئێمە تیمی کۆمپانیاکان نوێنەری کۆمپانیەکان ئەو کاتە لە خەت بن ئەو کاتە لەسەر سیستەمەکە بن کە کەسێک کات پرسیاریان لێ بکە بۆیە وا ڕێککەوتین کاتژمێردا هەتاوەکو شەشی ئێوارە لەو کاتە هەموو کۆمپانیەکان لەسەر خەتن تیمیان لەوێ هەیە بۆیە باش ئەمڕۆ کاتژمێردا کارخوازان لاوان دەتوان سەردانی بکەن تیمی کۆمپانیەکان ڕاستە خۆ لەوێ چاوەڕوانیان دەکەن بۆ پرسیارەکانیان وەڵام دەن یاخود ئەو هەلیکارانیان هەیە یاخود کەسێک نایەوێت ینی دەزانێت چه هەلیکارێک هەیە بۆ ئەو باشیت پرسیارێکیشی نیە لەگەڵ ئەوان لیف CV یا سیڤەکەت بەجێ هێڵە یەکێک لە دوگمەکانە دایدنێ و سیڤەکەت لە لای ئەوان دەبێت دەنووسێ بۆ هەلیکارە و سیڤێن بەجێشتە. زۆر باشە من داپرسیار لە جەناب چەکەم بە جوانترین شێوە بۆمانەتشی کردو بۆ ئەوانش کە کارخوازن و حەز دەکەن بەشدار بن ئەویش ئەوەی کە ئێستا ئەگەر هەر کۆمپانیایەک هەلی کار بدات بە کەسێک دەبێ بێگومان گرێبەستێک هەبێت لەو بینە و عادەتەن وایە گرێبەستەکان دایمە لەلایەن کۆمپانیاوە کۆتایی پێدێت وەک لەلایەن کارخوازەوە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە کارخوازەکان مافیان پارێزراو بێت؟
خۆی ئەوە شتێکە زیاتر پەیوەندی بە یەکێک لە فەرمانگاکانی حکوومەتەوە هەیە ئەوان مافی بەڕاستی کارخوازان مافی لەبەرەوەی سۆشال سکیورتی هەیە لەوێ ئەوانە بەڕاستی جەخت لەسەر مافی ئەو کەسانە دەکەن کرێکار دەکەن یاخود کارمەند دەکەن ئەوە زیاتر دەوەستێتە سەر ئەوانە لەبەرەوەی کۆمپانیا لە قانونی عێراقیشەوە قانونێک هەیە ینی شتێکی وا هەیە کە ئەگەر کۆمپانیا بێ یاخود کارمەند بی ئەوە مەرجەکانتە بەڵام بەڕاستی ئەوە لەبەرەوەی ئەو تۆ کۆمپانیاک ناتوانێت پێ بڵێ ناتوانێت ئەو کەسە لەلات نامێنێت لەبەرەوەی کۆمپانیا مەرجی خۆی هەیە ئێمە تەنیا پردێکی پەیوەندین وەک دەستگای ڕوانگە پردێکی پەیوەندین کارخواز و خاوەنکار بەیەکەوە دەبەستینەوە بەڵام لە هەمان کاتدا هەوڵ دەدەین کارخوازیش بەهێز بکەین بۆ نمونە لە ماوەی 3 ڕۆژەدا 6 ڕاهێنانمان هەیە ئەو ڕاهێنانە پێویستن بۆ کارخوازان یەکێک لە ڕاهێنانەکان چۆن CV بنووسم چۆنیش لە ناو کاردا لە ژینگەی کاردا هەڵس و کەوت بکەم یەکێک لە ڕاهێنانەکانی دیکە بۆی هانی لاوان بدەین زیاتر کاری خۆیان دەست پێ بکەن چۆن لە ڕێگەی ئۆنلاینەوە بە ئاسانترین هەنگاو کاری ئۆنلاین دەست پێ بکەیت پێجێکی فەیسبوک دادنێ بەڵام چۆن مانەژی دەکەی و چۆنەوە دەکەیت ڕاهێنانەکان ئەوانە هەمووی بۆ نمونە چۆن ڕوتینێکی تەندروستتر ئەنجام دەدەیت چۆن هۆبیەکانت ئارەزوەکانت بخێنە و کار یعنی ئەو ئارەزوانەی هەتا بە جۆرێکی کە بیری لێ بکەوە ببێتە سەرچاوەیەکی داهات ڕاهێنانەکان هەمووی لەو بوارانن بۆیە وەک گوتم ئەگەر زۆر بە کورتی باسی کەم کاری ئێمە بەستنەوەی کارخوازە بە خاوەنکار و بە هەردوو لاشەوە بۆی ئاسانکاریان بۆ بکەین لە هەمان کاتیشدا بەهێزکردنی توانای کارخوازانە بە پێی و توانایی کە هەمانە زۆر باشە ئاری ڕەسوڵ بەرپرسی پەیوەندیەکان و ڕاگەیاندنی دەستگای ڕوانگە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەین دووبارە بەخێر هاتن زۆر سپاس بۆ سپاس بۆ میداریکردن بەو هیوایی کە باشترین هەلی کارەکان بۆ کارخوازان بڕەخسێت لە ئەمڕۆدا هیوای چانسێکی باشتان بۆ ئەخوازم دەینە ناو بابەتەکان و بەرگەکانی دیکەی بەرنامەکەمانەوە باس لە هونەرمەندێکی فەڕەنسیتان بۆ ئەەکەم کە لە ماڵەکەی سرودی نیشتیمانی بۆ ئەو هاوڵاتیانە دەڵێت کە بەهۆی کۆرۆنا لە ماڵەوە خۆیان کەرەنتین کردووە لە کاتی کۆرۆنا زۆر کەس بیری لە کاری سیر و سەمەر دەکرد ئەم هونەرمەندانش هەر یەکە و هەستاوە کارێکی کردو و ئەم هونەرمەندش هەستاوە بە ئەنجامدانیان دروستکردنی سرودێک کە پێشکەشی بکات بە قوربانیانی کۆرۆنا و ئەوانەی کە بەهۆی قەدەغەی هاتوچۆ کارەکانیان لەدەستداوە هەروەها قوربانیانی دەستی تیرۆریش کە لەم چەند ڕۆژەی ڕابردوو بینیمان کە چەند لە جیهاندا کاردانەوەی لەسەر دروست کرا و ئێستاش دۆخی کۆرۆنا لە فەڕەنسا لە ئاستێکی مەترسیداردایە و بەردەوام ئامارەکانی توشبوویش بە کۆرۆنا بەرزدەبنەوە پێکەوە ئەم بابەتە دەبینین بۆ گوێبیستی سرودەکاربی ڕایی فەڕەنسی ستیڤان سنێچاڵ سرودی نیشتیمانی وڵاتەکەی دەڵێتەوە لە یەکێک لە نهۆمەکانی باڵەخانەکە سرودەنەتەوە یەکە دەڵێت و لە ڕێگەی بڵندگۆیەکەوە دەنگی سرودەکە بە دەوروبەری دەگەیەنێت دووەم جارە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هاتوچۆ لە فەڕەنسا قەدەغە دەکرێت خەڵکی لە ماڵەکانیان ماونەتەوە سرودی نیشتیمانی مارسیلیاکان نوێنەراتی بوێری و بێزی دەکات گۆرانێکی ئازادیە بیر لە قوربانیەکان دەکەمەوە و کاتێک دەیڵێم وا لەم ساتەدا 3 جۆر قوربانی هەیە قوربانی ئەو ڤایرۆسە ئەوانەی دەبنە قوربانی ئەو زیندانیانە بەهۆی ئەوەی کارەکانیان دەستداوە و قوربانی دەستی تیرۆرن چونکە فەڕەنسا ڕوبەڕووی شەپۆلێکی تیرۆر دەبێتەوە بۆیە من بیر لە قوربانیەکان دەکەمەوە و ئەمە وەک ڕێزێک بۆ فەڕەنسایە سنێچاڵ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ناوبانگێکی زۆری پەیدا کردووە کاتێک یەکەم جار قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەندرا لە فەڕەنسا بە چالاکی و گۆرانی وتن لە ماڵەکەیدا و بەم کارەی دراوسەکانی دڵخۆش کرد و لە دۆخێکی سەختی تاریکیدا توانی ئومێدێکیان پێ ببەخشێت و هیوای بۆ دەوروبەری گەڕاندەوە لە دووەم چالاکیشیدا ئەم هونەرمەندە کارەکەی پێشکەشی هەموو جیهان دەکات چونکە وەک خۆی دەڵێت ئێستا هەموو جیهان قوربانی دەدات بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە واتێ نەگەی کاتێک ئەم گۆرانێ دەڵێم تەنیا بیر لە فەڕەنسا دەکەمەوە ئێستا تیرۆر لە ئەفغانستان و سووریا و ئەمریکا و هەموو جیهان هەیە هەروەها ڤایرۆسەکە لە هەموو جیهان هەیە بۆیە گۆرانیەکە بۆ هەموو جیهان دەڵێم
ئێستا فەڕەنسا لە دۆخێکی سەختی تەندروستی و نائارامیدایە. دووەم جارە قەدەغەی هاتوچۆ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕابگەیەندرێت. لەگەڵەوەشدا هێرشەکەی ڕۆژی پێنجشەممەی شاری نیسیش دۆخی ئاسایشی وڵاتەکەی خستۆتە بارێکی هەستیارەوە. بۆیە هونەرمەندان بە چالاکی جیاواز دەیانەوێت پشتیوانی بڕیارەکانی حکوومەت بن و نیگەرانی هاوڵاتیانیش بڕەوێننەوە. بەڵێ وەک هەمیشە بۆی کە ئاگادار بن لە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئێمە بە گرافیکێک ڕۆژانە ئەو نرخانەتان بۆ دەخینە ڕوو کە نرخەکانیش بەم شێوەیە زۆر لە منەوە دوورە ئەمڕۆ زۆر نایبینم هەتا بۆتان بخێن و بەستا ئەوەی کە پێم ئەکرێت 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 125,400 دینارە و 100 یۆرۆ بەرامبەر بە 146,700 دینارە، 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 162,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکیش بەرامبەر بە 15,250 دیناری عراقیە و 100,000 تومەنی ئێرانیش بەرامبەر بە 5,000 دیناری عراقیە و دێنە سەر مسقاڵی زێر بزانین بە چەنە ئایار 24 کە 377,000 دیناری عراقیە و مسقالێکیش زێری ئایار 21 330,000 دیناری عراقیە و مسقالێکیش زێری ئایار 18 283,000 دیناری عراقیە. من طبعا ئەبێ لێرە دەستخۆشی لە پرۆدوسەری بەرنامەکەمان بکەم لەبەر ئەوەی کە ئەمەندا باسی ئەو چارەسەرە سروشتیانە ئاکات کە چی بۆ چاو باشە و ئامادەیەکات چی بۆ تەندروستی باشە. دیارە چاوی من لە دوای ئەو گرافیکانی کە سەبارەت بە چۆن چای خۆمان بپارێزین و هێزی بینین زیاد بکەین چاوم زۆر باش بوو تەسەوڕم ناکرد لە دوورەوە ئەو ژمارانە ببینم و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ گرافیکانی کە ئێمە ئامادەیەکەن من خۆم سوودم لێ وەرگرتووە هیوادارم کە ئێوەش سوودی لێ وەربگرن. باشە ئێساش باسی سوودی شتێکی دیکە ئەکەین کە چۆن یاخود بتوانین چارەسەری کێشەیەکی تەندروستی بکەین کە وەکو فریاگوزاریەکی سەرەتایی ئەنجامی بدەین تا ئەوەی دەگەینە شوێنێکە یارمەتی دەرمان دەبن و پزیشکان و کارمەندانی تەندروستی لێ ئەویش سوتاویە کە کاتێک لە ماڵەوە سوتاوێکی کەم لە ماڵەوە شوێنێکت دوور بە ئەسووتێت ئەوە تا ئەگەیتە شوێنێکی نەخۆشخانە و یان پزیشکێکی سوتاوی تۆ دەبینێت و بەشێک لە جەستە دەبینێت کە بزانێت چییە کێشەکە دەکرێت بۆ چارەسەرکردنی سووتان سوود لە تەماتە و چای ڕەش وەربگیرێت بەهۆی ئەوەی تەماتە مادەی دژە ئۆکسانی تێدایە و ئازاری سووتانەکە کەم دەکاتەوە و شوێنەکەشی ساڕێژ دەکات. بە شێوەیەک پێویستە لە تێک تەماتە زۆر ئاسانە کە دوولەتیەکەیت و بیخیتە سەر شوێنی سوتاوەکە بۆ ماوەی 20 خولەک لەسەری بمێنێتەوە و هەروەها پسپۆڕانیش ئاماژە بۆ ئەکەن کە دەتوانرێت چای ڕەشیش بە هەمان شێوە بۆ سوتاوی سوودی لێوەربگیرێت بە شێوەیە کە کیسی چای ڕەش دوای ساردبوونەوەی بۆ ماوەی 15 خولەک تۆ ئەتوانی بیخیتە سەر شوێنی سوتاوەکە و ئازاری سوتانەکە کەم بکاتەوە. یەکێکی دیکەش لەو شتانی کە ئەتوانی ئەنجامی دەیت پەتاتەیەک ورد ئەەکەی یان لە ڕنەی ئەدەیت لەگەڵ ماستا تێکەڵی ئەەکەیت پەتاتە و ماستەکە وەک هەویرێکی لێدە و لە شوێنی سوتاوەکی لێدەیت هەم ئازارەکەی هێور دەکاتەوە و هەم شوێنی سوتاوەکەش ناهێڵێت ڕەنگی بگۆڕێت ئەمە ئەگەر سوتاوەکە کەم بوو زیاتر ئەمە بە کەڵکی دایکان دێت کە ئەرکە کێشن و خەریکی خواردن لێنان ئەبنجاری وایە بە هەڵمی مەنجەڵەکە دەستیان ئەسووتێت و لێرەوە دەستی هەموو دایکان ماچ ئەەکەین کە هەمیشە ئەرکە کێشن لە ماڵەوە و لە گیانی خواربەخت دەکەن بۆەوەی کە ئێمە خۆشتری خواردنەکان بخۆین. باش ئەمەش ئەو بابەتە بوو کە سەرنجبان قسە سەر بۆکو بابەتی تەندروست. وەک لە سەرەتای بەرنامەکەەوە باسم کرد ئەمڕۆ یەکێکە لەو ڕۆژانەی کە بۆ هەموو جیهان گرنگێکی تایبەتی هەیە چونکە ئەمریکا بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کاریگەریکی زۆری هەیە لەسەر وڵاتان بۆیە ئەمڕۆ پرۆسەی هەڵبژاردننی گشتی سەرۆکاتی ئەمریکا بەڕێوە دەچێت و چای هەموو میدیاکانی لەسەر و چاوی هەموو خەڵکیشی لەسرە. ترامپ و جۆ بایدن ڕکابەری یەکن کە بۆ بەدەستێنانی ئەو پۆستە ڕکابەتی یەکتری ئەەکەن و زۆریش بەتوندی بەرپەشدانەوەیان بۆ یەکتری هەبوو لە دیبەیتەکانە کە ئەنجامیاندا. بەرپرسانی باڵای هەڵبژاردننی ئەمریکاش ژمارەیەک ڕێنمایی و یاسای دیاری کردووە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک مافی دەنگدەر بە فیڕۆ نەچێت و ڕوبەڕووی هیچ ستەمێک و هەڕەشەیەک نەبێتەوە. لەم ئین هاوسەدا وردەکاریەک لەبارەی مافی دەنگدەری ئەمریکا دەخەینە ڕوو پێکەوە بابێت.
بۆ پێی یاسای هەڵبژاردننی ئەمریکا لە ستانێکەوە بۆ ستانێکی دیکە جیاوازە و هەموو هەوڵێک درراوە بۆ ئەوی مافی دەنگدەر پارێزراوە بێت و ڕوبەڕووی هەڕەشە و ستەم نەبێتەوە بەرپرسانی باڵای هەڵبژاردننی ئەمریکا لە چوارچێوەیەکی یاساییدا مافەکانی دەنگدەریان دیاری کردووە لە بەرامبەردا دەبێت دەنگدەر شارەزای تەواوی لەسەر مافی دەنگدان هەبێت. بە پێی یاسای هەڵبژاردننی ئەمریکا ئەگەر کاتی داخستنی بنکەکانی دەنگدان هات و دەنگدەران لە ڕیزدا مابوون پێویستە لە ڕیزەکەدا بمێننەوە چونکە بەرپرسانی بنکەکان تا دەنگدەرێک لە ڕیزدا هەبێت ناتوان بنکەکان دابخەن و کۆتایی بە پرۆسی هەڵبژاردن بێنن. هەروەها ئەگەر ئامێری دەنگدان کاری نەکرد دەنگدەر دەتوانێت داوای کارتی دەنگدان بکات. هەرچەندە مەرجە دەنگدەر ناسنامەیان بەڵگەنامەیەکی پێبێت بەڵام ئەگەر هاتو دەنگدەر ناسنامەی پێنەبوو دەتوانێت دەستنووسێک پڕ بکاتەوە سوێند بخوات کە ئەو کەسە خۆیەتی و واژۆی لەسەر بکات. بەم شێوەیە لە مافی دەنگدان بێبەش نابێت و دەتوانێت بە شێوەی کاتی دەنگ بدات و ئەگەر بە شێوەی کاتیش دەنگیدا دەبێت چەند ڕۆژێک دوای هەڵبژاردن سەردانی ئۆفیسی هەڵبژاردن بکات بۆ ئەوەی دەنگەکەی هەژمار بکرێت. دەسوەردان لە مافی هەڵبژاردننی کەسێکیان هەڕەشەکردن و ترساندن بە تاوانی فیدراڵی لە ئەمریکا هەژمار دەکرێت. لە حاڵەتێکی لەو جۆرەدا دەنگدەر دەتوانێت سکاڵا ڕاستی کارمەندانی بنکەکانی هەڵبژاردن بکات. هاوکات دەنگدەری ئەمریکا مافی هەیە بە دوواداچوونی یاسایی بەرامبەر هەر پێشێلکاریەک بکات. بەڵێ ئەمە ئەو وردەکاریە بوو کە باس لە دەنگدەرانی ئەمریکا دەکات کە چ مافێکیان هەیە. مافیان 100% پارێزراوە و جگە لەوەش ئەم هەڵبژاردنێکی ئاسایی نییە وە گوتم گرنگیکی تایبەتی هەیە چ بۆ خەڵکی ئەمریکا و چ بۆ خەڵکی جیهانیش. دیارە تا ئێستاش ئەوەی کە باسی لەوە دەکرێت جۆ بایدن زۆر لە پێش ترامپەوەیە لە چاوەڕاپرسەکان کە بە ئەنجامەکانی گەیشتون بەڵام تا کۆتاییش دەرناکەوێت چونکە لە هەمان کاتیشا لە 2016 هیلاری کلینتن تا ماوەیەکی دیاریکرا و هەر لە پێشی ترامپەوە بوو بەڵام دواتر ترامپ بوو بە سەرۆکی ئەمریکا بۆیە لە کۆتایی هەڵبژاردنەکان دەردەکەوێت کە کێ لە هەڵبژاردنەکان سەرکەوتوو بۆ کێ دەبێت بە سەرۆک کۆماری ئەمریکا. بەڵێ دوای 7 مانگ لە داخستنی شوێنە گەشتیارەکانی پیرۆ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بۆ یەکەم جارە ناوچەی ماچۆ پیچۆ لەم وڵاتە بەڕووی گەشتیاراندا کرایەوە. بەپێی ئامارەکانیش لە ڕۆژێکدا 657 کەس سەردانی ئەو شوێنەیان کردووە. ئەو ناوچە مێژوویە لە مانگی ئاداری ڕابردوو لە چوارچێوەی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا داخرابوون. جا من چەند زانیاریکی ورد بڵێم لەسەر ماچۆ پیچۆ کە هەموو شوێنەوار ناسار و هەموو ئەو پسپۆڕانەی کە کاری شوێنەواری دەکەن تا ئێستاش لە نهێنیەکانی دروستکردنی ماچۆ پیچۆ تێناگەن چونکە زۆر بە شێوەیەکی ئەندازەیی تایبەت دروستکراوە بە تایبەت گەرماوەکانی ئەو شارە هەمویان دەڵێن کە ئەو شارە بۆ پاراستنی سەڵتەنەتی ئەو وڵاتە بووە بۆیە چۆتە شوێنێکی ئاوها بەرزەوە و تا ئێستاش جێگەی سەرنجە بۆ گەشتیاران و بۆ پسپۆڕانی گەشتیاری. کەڤنترین و بنابوودەنگترین کەلها دیرۆکی لە پیرۆ دەریێ خۆش بۆ گەشتیاران vekir. کەلها ئینکا لە ماچۆ پیچۆ پشتی 7 مەهان هاتەڤەکردن کۆچبەر بەلاڤبوونا ڤایرۆسی کۆرۆنایê درویê گەشتیاران de ji adarê vegirtî bû. Girtinavê kelhê bandor gihanda abûriya pîro ku dibe yekem jêdera dahatin wî welatî li ser astê geştiyarî. ماچۆ پیچۆ هاتەڤەکردن li gor protokolan vebûye em dikarin bêjin êdî wê tevahiya çalakî lê vegerin û em ê tevahiya rêkaran werbigirin. Ji sala 1948 ve du caran ev keleh li ber geştiyaran hatiye girtin. Yekem car jî li sala 2010 bû ku wê demê bi sedema lehiyên baranê bû. Ev kelha dîrokî ku di sed sala pêncan de hatiye avakirin hejmarek ji burcan li xwe digire ku li ser çemê Orobama dikeve. Li gor pisporan bajarê Maço Pîço li sala 1405yan ji bo hakimê nehêyê şahinşîna Kosko hatiye avakirin. Lê li sala 1911 hatiye eşkerekirin. Li gor amarên fermiyên wî welatê jî di sala borî de bêhtir ji milyonek û 500,000 kes seredana vê kelhê kirbûn. Beriya belavbûna vayrosê koronayê vê kelhê rojane pêşwazî li 3,000 geştiyaran dikir. Lê niha ji ber ku bi pabendbûn birênmayên xweparastinê hatiye vekirin, wê rojane tenê pêşwaziyê li 675 geştiyaran dike. وەک دەزانن کە ئەم کاتانە ئیتر میلی کاتژمێرەکان
ئاماژەوەمان بۆکەن کە کاتی پرۆگرام کۆتایی پێهاتەوە دەبێ من ئێوە بەجێ بهێڵم بۆ ئەوەی کە کار و چالاکی دیکە ئەنجام بدەین بۆی کە سبەینە بینەوە لای ئێوە و چاو و گوێی ئێوە پڕکەین بە بابەتی جوان بۆیە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆ دەهێنم تا سبەینێ بە یەک دەگەینەوە.